سڵاوم کاتتان باش وا بڕیار پاچکەمیشی دیکە دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ نیژ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم لەگەڵ نوێنەری دەزگای هەڵبژاردن و مەکتەبی هەڵبژاردنی حیزب لایەنە سیاسیەکانی کوردستان کۆبێتەوە بە مەستەوەی کە چۆن ئامادەکاری بکرێەوە چۆن کاتی هەڵبژاردن ڕێک بخن لە نێوان خۆیاندا بەبەستم لە بانگەشەکانە و پاراستنی دەنگەکانی کورد لە ناوچەدا بڕاوکانە بۆ زانێری زیاتر لەسەر کۆبنەوەکە من ئێستا لەگەڵ دکتۆر محیدی حەسەنم دکتۆرم کاتت باش کە ئەندامی لیژنەکەی دکتۆر چەند زیاتر ئەگە بمڕووکیەوە ئەوانەی بەشدار لە کۆبنەوەکە ئێمە لەسەر پێشنیاری ئێمە پێشنیارێکمان دەخستە بەردەمی دەستی سەرۆکایەتی پەرلەمان کە بۆ هەڵبژاردنی داهاتووی عێراق کۆبنەوەیەکی ساز بکەین لەگەر بەرپرسی یەکەمی حیزبە کوردستانیەکان بەرپرسی یەکەمی هەڵبژاردنەکانی حیزبە کوردستانیەکان و ئەمڕۆ بە ئامادەبوونی دەستەی سەرۆکایەتی و نوێنەرایەتی هەڵبژاردنی حیزبە کوردستانیەکان کۆبنەوەکە ساز دەکرێت سەبارەت بۆ خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق بە تایبەتی لە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان. پرسم مەبەستان چییە لە خۆ ئامادەکردن؟ مەبەستمان ئەوەیە کە بمانەوێت لیستێکی هاوبەش یان هاوپەیمانێتێکی هاوبەش لەو ناوچانە دروست بکەین بە هەر شێوازێک لە شێوازەکان بێت داکۆچی لە دەنگ و ڕەنجی هاوڵاتیانی کوردستانی بکەن لەو ناوچانە. لە هەڵبژاردنەکانی ڕابردوو هەندێک لیستی هاوبەشەوە بەڵام بۆچی لەم هەڵبژاردنە دەتانەوێت لیستیشی هاوبەش بە تەواوی حیزبەکانەوە بی؟ ئەگەر جاران یاسای هەڵبژاردن هەر پارێزگایکی کردووە یەک بازنی هەڵبژاردن بەڵام ئێستا هەر پارێزایە کراوەتە چەند بازنیەکی هەڵبژاردن ڕەنگە دەنگەکانی کورد پەرتەوازە بن بۆیە دەمانەوێت ئەو دەنگانە کۆ بکەینەوە بۆی بتوانین نوێنەرایەتی هاوڵاتیانی کوردستانی بکەن لەو ناوچانە. ئەو لیستە هاوبەشی باسی دەکەن لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لەم مانگەدا دەنگوی ئەوە هەموو یەکێتی و پارتی و گۆڕان ئەوان سەرەتا ئەو لیستە دروستکردن و هەوڵدەن بۆ دروستکردنی ئەم لیستەیە بەڵام ئێستا ئێوە داوا دەکەن هەموو حیزبەکانی ترستان هەیە ئەگەر لیستەکە هاوپەیمانی نەبی دەنجی کورد لەو ناوچانە بفەوتێ؟ پێم وایە زەرێکی گەورە دەکەین و ناتوانین قەرەبوو بکەنەوە ڕەنگە ئەو هەڵبژاردنی داهاتووی عێراق زۆر شتی لەسەر دروست بکرێ بە تایبەتی لە ناوچەکانی دەرەوەی بە تایبەتی لە کەرکووک و لە مووسڵ و لە خانەقین ئەگەر نەتوانین پارێزگاری لەو دەنگانێ کورد بکەین کە لە ڕابردوو هەمانە ڕەنگە بۆ داهاتووی ئێمە باش نەبێ ڕەنگە ببێتە بنەمایەک بۆی بڵێن ئەو شارانە کوردستانی نین ڕێژەی کورد لەو شارانە کەمترە جاران بە شێوازێک لە شێوازەکان جۆرێک لە ساختەکاری تێداکراوە کوردەنجی زیاتری هێناوە بەڵام پێم وایە ئێستا دەبێ هەمومان سەرباری ناکۆچی و ململانی سیاسیەکانی نێوانمان سەرباری ئەو قەیرانانی کە کوردستان پێدا تێپەڕێ پێم وایە دەبێ هەمومان شان بدەنێ بەر ئەوەرکە. زۆر دەبێ پرسم زۆرێک لە حیزبە سیاسیەکان بیانووی ئەوەی کە نایەنە ئەم جۆرە هاوپەیمانیە ئەوەیە کە حیزبە باڵادەستەکان گرنتیان نادرێ ئێوە وەکو لیژنەکەی پەرلەمان یاخود وەکو پەرلەمان دەتانەوێت چ گرنتێک دەگەن یاخود چ کەرستێکتان پێ گرنتی بدەنەوە حیزبە سیاسیان؟ پێم وایە لە ڕابردوو غەدرێکی زۆر لەو حیزبانە دەکرا کە لە لیستەکەدا بوون دەنگەکان ئەوە دەکران بەڵام دواتر پارتی وێچێتی ئەو دەنگە هەرچی پلە و پۆستە بوو بۆ خۆیان دەبرد پێم وایە دەبێت لەو کۆبنەوە بە جدی قسە لەسەرەوە بکرێ ئەو حیزبان ئەگەر نوێنەرەکانیشیان دەرنەچێ دەبێ قەرەبوو بکرێنەوە بە پۆستی تر ئەگەر ئەوە نەکرێت زەحمەتە بتوانین ئێمە داکۆچی لەو بابەتە بکەین. کەواتە ئەگەر ئەو گرنگتر نەدرێتە حیزبەکان پێت وایە پەردبوونی دەنجی کورد لە ناوچەدا بڕاوەکان فەوتانی دەنگەکانی کورد لە ناوچەدا بڕاوەکان دەستاستوی یەکێت پارتی ئەگەر نەکرێت پێم وایە ئەوان بەرپرسی یەکەمن لەو بابەتە و پێم وایە دەبێت بە شێوەی نووسراو بێ هەر بە گفتوگۆ و قسە نەبێت لەسەر کۆبنەوەکان پێم وایە دەبێت وەکو ڕێکەوتنێک بێت کە هەمویان واژووی بکەن دواتر پێوە پابەند بن. دەگەڕمانەتان ئەو گوێتانە بوو لەلایەن دکتۆر محیدی حەسەن ئەندامی لیژنەی ناوچەدا بڕاوەکانی ئیدارەی هەرێم کە باسی لە ناوڕۆژ کۆبنەوەکە و چێبەشدارن و گرنگی دروستکردنی لیستێکی هاوپەیمانی لە ناوچەدا بڕاوەکان بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بڕیارە لەم ساڵدا ئەنجام درێت.